ئەگەر کەسێک لە تنگانە و ناخۆشی و ناڕەحەتی و خەم و خەفەتا بوو، ئێمە پێویستە دڵی بدەینەوە، نەک خەمبارتری بکەین. ئاینی پیرۆزی ئیسلام فێرمانی کردووە کەسێک خەمبار بوو، کەسێک بێتاقەت بوو، کەسێک کێشەی هەبوو، کەسێک لە تنگانە و ناخۆشی و ناڕەحەتیە بوو، ئێمە هەوڵ بدەین بە پشتیوانی خوا دڵی بدەینەوە، دڵخۆشی کەین. پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله علیه وسلم گەورەترین کردەوە بەلای خوای پەروەردگارەوە خۆشەویستترین کردەوە أحب الأعمال إلى الله سرور تدخل على مسلم. خۆشەویستترین کردەوە بەلای خوای گەورە ئەوەی دڵی مسلمانێک خۆشکەی، خۆشی بخەیتە دڵی مسلمانێکەوە، نەک خەم و پەژارەکەی زیاد بکەی. بۆیە هەندێک کەس خوای گەورە یارمەتی داوە کاتێک کەسێک کێشە مشکلەی هەبێ دڵی ئەداتەوە، دڵخۆشی دەکات، هێوری دەکاتەوە. هەندێک کەسی شەیە زۆربەی خەڵکیش یەک مشتێ خوێی پێیە، کاتێککە تۆ برینێکت پێیە ئەچێ خوێەکە ئەکا بەوان برینەکەی تۆوە، بۆی زیاتر ئازار بچێشی، زیاتر لۆمەتەکە، بۆ وات کرد، بۆ وات کرد، بۆ وات کرد، تازە کردم تەواو ڕۆشت.